کاتی کە خوێندکار بووم لە هەولێر لە سەرەتا یەکێتی خوێندکاران هەبوو جارێ چووم لەگەڵ یەکێتی خوێندکارانی حیزبی شووعی کارم کرد بۆ ماوەی فترەیەکی کەم، بەڵام دوایە شۆڕشی ئەیلولی بەسەردا هاتوو مامەوە بەو شێوەیە هەتاکو چوومە ناو کۆمەڵە لە کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان کاتی کە چوومە زانکۆ، بەڵام پێشەوەی بچمە زانکۆ لە ماڵەوە وەکو خێزانێکی سیاسی بووین، خاڵەکانم تیا بوون، ئێتر خوشکم تیا بوو، ئەمە وای کردبوو بە شێوەیەکی فتڕی بکەوینە ناو سیاست. ئەو ئیتر لە ناو کۆمەڵەیە خاڵم کۆبوونەوەکانی لە ماڵەوە دەکرد، ئاگاداری هەندێ شتومەک بووم، هەند شێوەی سیاست و شێوەی بیرکردنەوەیان و خاڵم خۆی هانی دەدام، خوشکەکەم هانی دەدام، براکەم هانی دەدام چی بخوێنمەوە. هەمان کات باوکم بەڕاستی لەو شتانە زۆر کراوە بوو، هەوڵی دەدا فێرمان بکەم یەکسانی نێوان کوڕەکانی و کچەکانی. ئیتر ئەمە وەی لێ کردبوو لە ماڵەوە ژینگەیەکمان هەبی، ژینگەیەکێک کە ڕێگا بۆ کچ خۆشکە لە سیاسەتا کار بکە، کە بە فەعلی و بە زۆر کارا کارم کردووە وەختی کە چوومە زانکۆ. لەوێن دەرێ ئیتر بوومە نەکەرخۆم بووم، بە ئەندام بووم بە ڕێکخەر و هەتا لە ئاشکرا بووین، ڕێکخراوەکەمان ئاشکرا بوو. ئێتر تازە شەندە لە مێژ نەبوو خاڵم ئیعدام کرابوو، باوکم پێی ڕێگەی دام کە بچینەوە، چوو دەترسا، ئێمە بەرامبەر ڕژێمێک بووین دەمانزانی چ تیژی و هەموو جۆرە توندوتیژێک بەرامبەر ژن و پیاو بەکاری دێنا. ئیتر وەزعینە ژنیش تۆزێک لە کۆمەڵگای ئێمە ناسک بەوەی کە باسی دەکەم کۆتایی ساڵەکانی هەفتایە، ینی بۆی خەڵک خۆی بخاتەوە ئەو کاتە. ئێتر چوون بووین بە پێشمەرگە، من و کچێکی هاوڕێم لەگەڵ چەند هاوڕێیەکی کوڕ بووین، یەکەم وەجبەی زانکۆی مووسڵ بووین کەوها پێکەوە هەمومان بووین بە پێشمەرگە. ئیتر لە پێشمەرگایەتی مامەوە لەوێ لە نەخۆشخانە کارم دەکرد، کارەکانمان ئەوە نەبوو، شتی زۆر گەورە نەبوو، تەداوی برین بوو، برینی بچووکمان دەدریەوە، دانمان زۆر دەردەهێنا. بەسەردا ڕێکخراوێک هاتە ناوزەنگ، ئەو کات ئێمە لە ناوزەنگ بووین، باسی ئەوەی کرد کە ئێمە منیش پێنجی تۆبی بەیتەڕی بووم، ئەو هاوڕێکێکی بەیانیش لەگەڵما سنفی کە بەجێ هێشت چواری پزیشکی بوو. ئێتر وتیان دەورەیەکی ئیمێرجنسی بکەینەوە بۆیان، هەوڵیاندا لە ڕێگای ڕێکخراوی دکتۆری بێسونورەکان چوینە فەرەنسا، لەوێن دەرە دەورەکێمان بینی، بەڵام کە گەڕاینەوە بۆ کوردستان ئەو کاتە پەیوەندی نێوان یەکێتی من خۆم پێشمەرگەی یەکێتی بووم، نێوان یەکێتی و ئێران خراپبوو، ئیتر نەمانتوانی بگەڕێینەوە لە سووریا ماینەوە. ئێتر لە سووریا قۆناغێکی تر دەستی پێکرد کە سیاسی بوو، بەڵام پێشمەرگایەتی نەبوو. دوو دنیای بەڕاستی جیاواز بوو، ینی هیچ پەیوەندێکیان بەیەکەوە نەبوو، تەوە کە لە شاری لە ژێردەستی دەسەڵاتی لە ناوترسی شێوەی ئیشکردنەکەت فەرقی هەیە، هەمووی شاراوەیە، بەجزیە، بە ترس و لەرز کتێب دەدەی، بە ترس و لەرز بەیان بڵاو دەکەیەوە، دەیدەیە هەواڵەکانت، بەڵام لە پێشمەرگایەتی تۆ ئازادی، ئەو ئازادی کە لە پێشمەرگایەتی هەیە ڕەنگ بی زۆر زەحمەت بی ئێستا هەستی پێ بکەی، کەوا ئەو فەرقە گەورەی کاتێک کە تۆ لە ژێر سیستمی نیزامێکی توند و تیژی ئیستیبدادی بەعسی عەرەبی بچێ ناوچەیەکی ئازاد، بە ئازادی قسان دەکەی، بە ئازادی هەڵسوکەوت دەکەی، بە ئازادی دەخوێنیەوە، ئەوەیەکی زۆر جیاوازە. بەڵام کێشەی پێشمەرگایەتی ئەو کاتە دیسان دەڵێمەوە کەوا دەبی خۆمان بخەینە ساڵانی کۆتایی هەفتاونە و سەرەتای هێشتاکان، ژیان بۆ پێشمەرگە زۆر زەحمەت بوو، لە ئەوەی ناڵێم مەترسی قەسف و لێدان و شەڕ و هجووم و ئەوانە، چکۆ هەمووی لەژێر هەمان مەترسیدا بووین، بەڵام ژیانی وێندەرێ بۆ ژن زۆر زەحمەت بوو،
یعنی بەسیترین شت چوونە توالێت بەسیترین شت هەندێک ئەوەی ژنانە هەیە تۆ ئەو کاتە بۆ ژن زەحمەت ئێستاکە ناڵێم ئێستاکە بەڕاستی ئێمە بیرشت نەچی ئێمە دوو کچ بووین تەنیا لەوێن دەرێ ڕاستە مجموعە ژنێک هەبوون بەڵام هاوسەریان لەگەڵ بوو هەر چۆنێ بێ جیاوازیەک هەیە یاریدەدەرێک هەیە بەڵام ئێمە بۆ ئێمە ئەو کاتە ئاسان نەبوو لەوێن دەرێ لەگەڵ ئەوەش ڕەنگبی بڵێم ئەو فترەی کە پێشمەرگایەتی یەکێکە لە خۆشترین فترەی ژیانم کە ڕەنگبی هەموو وردەشتم بیر ماوە هی ئەو فترەیە ژیانێکی زۆر جیاواز تەجروبەیەکی زۆر دەوڵەمەند بەڵام تۆ کاتی لە ناوشاری خەیاڵمان زۆرێکی تر بوو بەرامبەر بە ژیانی پێشمەرگە کە دەچێوێن دەرە دەکەویە واقعەکە ئەو واقعە و ئەو خەیاڵی کە هەمان بوو زۆر جیاواز بوون لەوێن دەرێ بۆیە هەندی مەشاکل هەبوو لەوێن دەرێ وەکو کچکە تووشی بووبووین بەڵام بەڕاستی لە سەرکردایەتیەوە تا بنکردایەتی هەمووی ڕێزێکی تایبەتیان هەبوو بەرامبەر بە ئێمە ئەوەیکی دوو ناکرێ مقارنە بکرێ بەڕاستی دوو ژیانی زۆر جیاواز من لە خێزانێک پەروەردە بووم کە مەسەلەی یەکسانی لە ناومان باو بوو هەستم نەکردووە ڕۆژێ باوکم جیاوازیەک بکە یا دایکم جیاوازیەک بکاتن لە نێوان کوڕ و کچەکانی ئەمە وای لێ کردبوو ئێمە بە شێوەیەک پەروەردە بکرین کە بڕوایمان بە ژن هەبی بە ئافرەت هەبی بە کچ هەبی کەوا یەکسانە دەتوانی هەموو شتێک بکە کە کوڕەکە پێی دەکرێت لە دوای بۆ دەردەکەوی ینی هەندێشت هەیە کۆمەڵگا بەسەرتدا دەخا بەڵام ئەوەی لە ماڵی ئێمە بوو زۆر ڕێخۆشکەر بوو اینجا تۆ ئەو جۆرە پەروەردەیەت هەبی بێشک ئەوانی تریش خەڵکی تریش کاریگەری هەیە لەسەر تۆ مرۆڤ مجرد نییە لە دنیا مرۆڤ لە ڕێگای ئەو دەوروبەری کە کاریگەریان هەیە لەسەری ئەو مرۆڤە دروست دەبی تر خەباتی هەموو میلەتەکەمان کاریگەری هەبووە بە ژن و بە پیاوەوە کێشە گرفت هەر هەبووە ینی بە تایبەتی بیرمانبی ئەو فترەیە ڕێکخراوەکانی فەڵەستینیەکان زۆر کاریگەریان هەبوو جەزائیریەکان کاریگەریان هەبوو لەسەر کوردستان بۆیە زوتنەوەی کوردی پێش خۆی هەندێک کاریگەری تری لەسەر هەبووە کاریگەری ئێران ئەمانە هەمووی کاریگەریان هەبوو لەسەر بیرکردنەوەی خەڵکەکە ئەو کاتە هەندێک ئەو قەید و قیودانەی کە هەبوو لە کۆمەڵگا ڕێگای نەدەدا کچ ببێتە پێشمەرگە بەڕاستی ینی بۆیە ژمارەکەمان ئەوەندە کەم بوو ڕەنگ بە سەدان کچ هەبووبی کە حەزی کردبی ببێتە پێشمەرگە بەڵام بیری لە کۆمەلگاکە کردو تۆ چۆن بچێتەوێن دەرێ و ئەمە خۆی جاری وا هەیە ئەو زەختەی لەسەرتە ژنەکەش خۆی لەسەر خۆی دەکا چکو بۆی لەو کۆمەلگا دەرنەچی بۆی هەر لە زمانی کۆمەلگاکە بمێنێتەوە خۆی کۆنتترۆلی خۆی دەکا خۆی زەخت دەخاتە سەر خۆی کە هەندێ هەنگاوهەیە ڕەنگ بە حەز بکاتن بیکاتن و نەیکا لەبەر کۆمەلگاکە ینی ئێمە کۆمەلگا حرف ئەوە نییە بە فکرە کاریگەری هەیە لەسەر ژناوای لێ کردووە کە نەتوانیتن بەو ئازادی ئێستاکە هەیە ژن بەشداری شۆشەکان بی من لە 91 لە فەرەنسا بووم هەر لە دوای ئەوەی کە نەمتوانی بێمەوە کوردستان ئیتر لە سووریا کارم دەکرد بەڵام کاتی مفاوەزاتی 83 مەجبور بووین سووریا بەجێبێلین ئیتر من چوومە فەرەنسا چکو پێشتریش لە فەرەنسا دەورەیەکم کردبوو لەگەڵ دکتۆرە بێسنوورەکان ئەوەی ڕاستی بی ئەمە دوو هەر لە سووریاوە دوو لجوءما وەرگردیەک لە سوید و یەکیش بۆ فەرەنسا ئیتر من چوومە فەرەنسا و لەوێن دەریا سەرگیرم کردو تر لەوێ مامەوە هەتا 91 لە 91 من ئەو کاتە هەر لە فەرەنسا بووم خاوەنی دوو منداڵ بووم باوەڕکە ئەو کاتی ڕاپەڕین ڕەنگبی تەسەوڕ نەکەیت چ جۆرە هەستێکت هەیە لەو دوورە کە تۆ لە ناوەوەی فەرقی زۆرە وەک ئەوەی کە لە دەرەوەی تۆ کە لە دەرەوەی لەگەڵ هەموو جوولەیەکی کە لە کوردستان ڕووی دەدا لەگەڵی بووم هەتا مەسەڵەن کاتی من کە
داوای جنسی فەرەنسیم کرد، مقابلەیان کردم، باسی ئەوم کرد، گوتم من ناتوانم بگەڕێمەوە، هۆکارەکەم باس کرد، گوتم بەڵام کەی ڕژێمە نەبینێم من دەگەڕێمەوە کوردستان. ببوورە زابتەکە گوتی من ئەوە بۆ نانووسم. ینی هەتا ئەو من ئەوەندە سەریح بووم لەگەڵ خۆمە هەر دەبێ بگەڕێمەوە کوردستان، و کە ئەو وتی من ئەوەت بۆ نانووسم کەوا تۆ دەتەوێت بگەڕێەوە کوردستان. ئەو کاتە من منداڵەکانم چووک بووم، بەڵام هاوسەرەکەم خۆی لە کوردستان بوو، ئیتر ئیش و کارمان هەبوو، مەتەعممان هەبوو، لەوێندەرە چێشتخانەیەکمان هەبوو، ئیشم دەکرد لە کلینیکێکی ڤێترینەری. ئیتر ئەو ئیرتیباتانی من و منداڵەکانم نەمتوانی یەکسەر بگەڕێمەوە، بەڵام هەموو هاوینێکان هەموو عوتڵەکانی هاوین دەگەڕامەوە تا وەی لە هات منداڵەکانم گەورە بوون، ئیتر بڕیاری تەواومدا بگەڕێمەوە و ئەوان لەوێمانەوە. من کە هاتمەوە یەکسەر چووم لە بەغداد ماوەیەک لەگەڵ ئەمریکیەکان کارم کرد، ماوەیەک لەگەڵ هەیئە الوەطنی للاستثمار لەوێندەرێ کارم کرد، بەڵام کە سەفەرێکم کردە کۆیە لەوێ لەگەڵ هەندێک مامۆستای زانکۆ کە هاوڕێی کۆم بووین، باسی کرد گوتی دەتوانی بێەوە ئێرە، ئیتر چمەوە کۆیە، لە کۆیە بووم بە مامۆستای زانکۆ لەوێ هەتا 2016 اینجا گواستمەوە هاتمە زانکۆی سلەیمانی لە کۆلێژی ڤێترینەری لێرە. ئیتر تا هاوسەرەکەم وەفاتی کرد، ئیتر بڕیارمدا من خۆم خانەشیم بکەم، چکو هەستم دەکرد پێویست دەکات زیاتر تۆزێ لەگەڵ منداڵەکانیش بم. سیاست بەگشتی هەموو ئەوەیە، کتێبی منداڵان دەردەکەین، بڵاو کراوەمان هەیە، کتێب وەردەجێڕین لە زمانەکانەوە، نووسینی بەتایبەتی وتار و شتیوان من خۆم زیاتر لەوە، بەتایبەتی کێشەکانی دنیا لە هەر ناوچێ و کێشەی تایبەتی خۆی هەیە، ماوەیەکی زۆر لەسەر ئەو کێشانەم دەنووسی. ئێستا کە هەندێشتم بەدەستەوەیە، بەڵام جارێ نەکەوتوتە. ئێمە بمانەوێ نەمانەوێت لە کۆمەڵگایەکی پیاوسالارین، هەرچەندە ژن لە کوردستان بەگشتی ئەو پێگەی کە هەیەی زۆر جیاوازە لە چاو ژنانی ئەو ناوچەی کە پێی دەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەر لە کۆنەوە ئەو مێژوو نووسانەی ئەو ڕۆژهەڵاتیانەی کە هاتوون کۆڵیویانەتەوە لێرە لە هەمویان دەردەکەوی کەوە ژنی کورد ئازادی زیاتر بووە لە چاو ژنانی ئەو ناوچەیە، بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ ئەو ئازادی کەژمانە ئێستاکەش ئێمە لە کۆمەلگایەکی پیاوسالاریدا دەژین. ئەمە وای کردووە ژن ئاکتیڤە، چەند مامۆستامان هەیە هی ژن زۆر ژمارەیان زیاترە لە هی پیا و ژمارەی دکتۆری ژنمان زیاترە لە پیا و ینی زانکۆکانمان ئێستاکە ئەوانەی کە دەردەچن ژمارەیان ژن زیاترە لە پیا و مانای ئەوەیە ئەو هەلەی بۆ ژن هاتۆتە پێشەوە هەلێکی گرینگە، بەڵام لەگەڵ ئەوەش دەبینین لە شوێنی بڕیاردەرە ژن کەمە، ئەمەش دەگەڕێتەوە بۆ بەڕاستی بیرۆکەی پیاوسالاری. ئەو پیاوسالاری ئێمەش دین کاریگەرێکی زۆر خراپی هەبووە لەسەر ئێمە، ینی تۆ بتەوێ و نەتەوێ هەموو ڕۆژێ مزگەوتەکانمان پڕن لە گەنج، ئەو گەنجانە هەموو مەلاکان جێمان لێە چۆن باسی ژن دەکەن، ینی باسی وەک ئەوەی وایە دیوەزمێک بکەن. تۆ گەنجێک ڕۆژە تا ئێوارێ ئەو وتارانت بە پشت گوێدا بگوترێ، بتەوێ نەتەوێ کاریگەریت هەیە لەسرت، وا دەکاتن ئەو کەسە لە ناو ماڵە پیاوسالاری بکاتن. بەڵام لەگەڵ ئەمەش ژن بەڕاستی ڕۆڵی هەیە، ڕاستە بۆی بگاتە شوێنی بڕیاردەر دەبێت لە شوێنی قوڵی سیاسیابی بمانەوێ نەمانەوێ بۆ بڕیاردانی چارەنووسی میلەت دەبێت لە سیاسەتابی، بۆی لە سیاسەتابی دەبێت لە دەسەڵاتابی، لە دەسەڵاتی سیاسیا ئەو ژمارەی ژن کەتیایەتی بەراورد بەرە پیا و ژمارەیەکی کەمە، بۆیە ناتوانیتن کاریگەرێکی زۆر دیاربی.
بەوەی باش بوو کە سیستمی کۆتایان هێناوایان کرد لە پەرلەمانە دەوری دەنجی ژن دیاربی خۆی هەر بەپێی یاسا ئەگەر لە 125 هەر جا چنەتەوە بی چ ژن و پیاوبی چ بیرۆکەی سیاسی بی دەبی لە 25 لە 100 زیاتر بی بۆی دەنگەکە بخوێندرێتەوە. بەوەی باشە بەڕاستی کوردستان مەسلەی کۆتایی بۆ پەرلەمانی ژنان لە هەمان کاتدا لە پەرلەمانی عێراق کۆتا هەرچەند کۆتای کوردستان باشترە لەوەی بەغدا وای کرد دەنجی ژن زیاتر ببیسترێ و ئەمە وای لێ کردووە ئێستا کە ژن بۆ خۆی دەستە بە دەنجی خۆی دەچێتە پەرلەمان. ئەمە مانای ئەوەیە ئەو کاریگەری هەبووە لەسەر خەڵکەکەی و ئێستا هەرچەند کۆمەلگایەکی پیاو سالارین بەڵام لایەنێکیش هەیە کە بڕوایان بە توانا و هێزی ژن هەیە ژن وەکووەوە بە تایبەتی بەڵام کورد بەگشتی ئێمە خاوەنی توانا و هێزێکی زۆرین و ئەوەی بەداخەوە لەسەرمان دەکرێتن هەر کۆمەلگای خۆمان نییە ئێمە دەورە دراوین بە هەموو دوژمنە بۆ هەموو دوژمنە ئەو هەموو دوژمنە هەوڵ دەداتن ئەو کیانە بچوو کاتەوە هەوڵ دەداتن لێماندا بینەوە سەر ئەو مێژوەی کە هەمان بووە بزانە حتا ئەو ژنە مهمانەی کە هەمان بووە هەندێکیان میلەتەکان ویسیوانە بیکەن بەهی خۆیان بەشی خۆیان ینی جا چ پیاوی کورد و زانای کورد بووبی یا زانای ژن و دەسەڵاتداری ژن بووبی هەوڵیان داوە بیکەن بە مولکی خۆیان. ئێمەی ژن پێویستمان بە خەباتێکی زۆر قوڵە هیچ شتێک نییە بڵین وەڵاهی ئەو مافەمان وەرگرتووە هەتا سەر نییە هیچ مافێک هەتا سەر نییە پێش پارەکە لە فەرەنسا لە 76ەوە یاسای لە بەرچوو هەیە بەڵام خستیانە مادەیەک لە دەستورە نەک هەر وەکو یاسا بمینێتەوە بۆچی چکو ئەوان دەیانزانی احتیمال هەیە ڕەنگ بێ ڕۆژێ لە ڕۆژان ڕاستڕەوەکان بێنە سەر حکم و ئەو یاسایە لادەن جا خستیانە دەستور ئێمەی کوردیش دەبێ ئەوە بزانین بەردەوام هەتا ئەو مافانەی هەمانە پارێزگاریان لێ بکەین و هەوڵیان بۆ بدەین زیاتر بی دەنا دەوروبەرمان و جگەلەوەی ناوخۆمان کە ئەو هێزە توندڕەوەی ناوخۆمان هەوڵ دەداتن لە ژن بدا ئێمە لە دەوروبەرەکەشمان زۆر هانی ئەوانە دەدەن بۆیە پێویستمان بە خەباتی زیاترە.